ئێستا بە عملیاتان هەموو ژنیان سەقەت کردیا نایەلن جانی بێتێ نایەلن ئەو باری ئەو برێن کونە باریکە لێرە ژانی بێتێ هەتا فەڕاحبی وەک ئێرەی لێبێ و مندار بێتە دەرێ نایەلن لێرە ڕاستە قۆچی لێ دەنێن هەموو ژنی ئەو وڵاتەی عادم کرایە بە قەیسەری عملیاتی قەیسەری ئەو جە دواش دێری لۆستە ڕحمت دەرین سێسار قەیسەریان لۆ کردی ئێرە عادم کرایە ئەو زە ڕحمەکەی دەدەین کە ڕحمی دەدەینن ڕحمەکە ئەو هایە زۆریان ڕحمیان دەرهاتی ئێرەش مەهبەلەکەیە ئەوەی باش نادرونەوە ئەو ئێرە باش نادرونەوە کە نەیان درۆوە ڕیخەرۆک دێتە خوارێ لێرە دێتە دەرێ عەفوان ڕحمەکە لێرەیە لە جێی خۆی ئەوە دانیشتێ لەو حەوزەیە کاتی ئەوەی لێ دەکەنەوە دەیبڕن هەر ئەو مەهبەلە لە دەرێمایە بێرەدا لە گەرزجیەکە ئەو ڕێخەرۆکە دێتە ئێرە ئەوانش ئەو شریتانە باش نابەستنەوە فەتحەیە کراوەیە لێرە دێتە دەرێ کەلچوی نامینێ پیاویش لە گەری بنوی دائیمەش زژیرێشی ڕێخەرۆک دێتە خوارێ